موچەی مانگیدا چی بەسەر دێت؟ لیستی موچەی مانگی 11ش ڕەوانە دەکرێت. تیوار یەکەم میدیا بوو دواخستنی موچەی بۆ دوای سەرژمێری ئاشکرا کرد. وەک پێشتر تیوار ئاشکرای کرد بوو دابەشکردنی موچە کەوتە دوای سەرژمێری. وەزارەتی دارایی عێراق بڕیارەکەی سوودانی بۆ خەرجکردنی موچە دواخست و هەموو ئاماژەکان وابوون کە دابەشکردنی موچە کەوتە دوای سەرژمێری. وەزارەتی دارایی عێراق بیانووی دیکەی بە هەرێمی کوردستان گرتووە و داوای ڕادەستکردنی نیوەی داهاتی ناوخۆ دەکات چاوەکو موچەی مانگیدا ڕەوانە بکات. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی عێراقەوە بە تیواری ڕاگەیان بەغدا دەیەوێت 100 بۆ 150 ملیار دیناری داهاتی ناوخۆی هەرێمی ڕادەست بکرێت. ئەو کات ئامادە دەبێت موچەی مانگانە بنێرێت. ئەو سەرچاوەیە ئاماژەی بەوەشدا کە بەغدا موچەی مانگەکانی 10 و 11 و 12ش هەر بەو مەرجە دەنێرێت. بەپێی قسەی ئەو سەرچاوەیە بەغدا گرفتی موچەی مانگەکانی 10 و 11 و 12شی چارەسەر کردووە و لە بودجەی وەبەرهێنان گواستنەوە دەکرێت بۆ پشکی موچە. وتیشی دوای 23 مانگ موچە لە بەغداوە ڕەوانە دەکرێت. بەڵام دەبێت هەر لە هەفتەی داهاتوودا هەرێم گوژمەیەک لە داهاتی ناوخۆ ڕادەستی بەغدا بکات. بەپێی قسەی سەرچاوەیەکیش لە ئەنجومەنی وەزیرانی هەرێم دابەشکردنی موچە دەکەوێتە دوای 25 مانگ تا سەری مانگی داهاتوو. سەرچاوەکەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم وتیشی هەفتەی داهاتوو لەگەڵ هاتنی پارەکە لیستی موچەی مانگی 11ش ئامادە دەکرێت و ڕەوانەی بەغدا دەکرێت.